زیبکە بریتیە لە نەخۆشیەکی درێژخایەنی باو کە بەهۆی داخستن و هەوکردنی یەکەی چەوریەکان ئەبێت لە پێستە. هەنێ هۆکار هەیە کە ئەبێتە هۆی ئەم حاڵەتە کە دروست بێ. یەک لەوانە تەمەنەکەیە. لەم تەمەنەی لە 12 ساڵی تا 25 ساڵی هۆرمۆنی ئەندرۆجین زیادەکە لەشە. بەشی ئەمە شتێکی سروشتێکە لە زۆربەی زۆری کەسانە لەم تەمەنەیە ئەم هۆرمۆنە زیادەکە. زۆربوونی ئەم هۆرمۆنە ئەبێتە هۆی ئەوەی کە چەوری ڕژێنەکان زیاتر چەوری دەرکەن و پێست چەور ببێت. بە شێوەیەکی گشتی هەموو پێست چەور بێت، بەڵام زیاتر لە شان و پشت و سنگە ئەم چەوریە زیاتر کۆ ئەبێتەوە. وەکاتی ئەم چەوریە دەرەکرێ ئێتە سەرپێست، لەگەڵ خانەکانی پێستا یەک ئەگرێ بەرزبوونەوەیکی بچووک دروستەکە کە ئێمە پێی ئەڵێن زیبکە. هەنەجا ڕەنگی سپێ یان ڕەنگەکەی ڕەشەکە بێڵێن خاڵی سپێ و خاڵی ڕەش. اینجا هەنێ بەکتریاشەیە کە لەسەر پێستە هەیە. لەم حاڵەتە ئەم بەکتریایانە لەم شوێنانی کە چەورێکە و خانەکانی لەش گۆبۆتەوە تایە خانەکانی پێست، بەکتریاکان ئازا ئەبنەوە بنە بەکتریایەکی مشەخۆر و ئەبنە هۆی هەوکردن لەو شوێنەیە. لەبەرەوە ئەبینین هەندێجار زیبکەکان کیمیتیای و زەرد ئەبێت و سوورە بێت. و ئەو شوێنانی کە زۆر زیبکەی تیا دروست ئەبێ، شان، پشت، سنگ، دەموچاوە بۆی هەیە لە شوێنی کەشا دروست بێ، بەس ئەمانە زۆرە. و زیبکەکانیش شەرنێ هەموو کەسێ وەکو یەکتری بێ. لە هەنێک کەسا لەوانەیە بە شێوەیەکی زۆر بەبەسیتی و سادەیی هەبێ، زۆر کەم بێ، هەنەجار هەیە، هەنەجارنێ چەند زیبکەیەکی بچووکە، لە هەنێکێکە لەوانەیە زیاتر بێ، لە هەنێکەیە لەوانەیە زۆر بە قورس و زیاتر دروست ببێ، بە شێوەی هەموو زیبکەکانی بە شێوەی کێمیتیا بێ. هەنێجار لەوانەیە وەکو کیز دروستە، وەکو دەنکە نۆکێ لەژێر پێستەکەیە لەوانەیە دروست ببێ. شەرنێ لە هەموو کەسێکە وەکو یەکتری. باری خێزانیش دەوری هەیە. هەنێک کەس ئەوانەی دایک و باوکێنێکیان یا هەردووکیان چەوریان زۆرە، زیبکەکان زۆرتر ئەبێت. ئەمە زیبکەیە، بەڵام پەڵە شتێکیکەیە. پەڵە تۆغبوونی پێستە. ئەم تۆغبوونە هەنێ هۆکار هەیە کە دروستی ئەکا. یەک لەوانە چوونە بەرهەتاوە. کاتێکە چینە بەرهەتاوە لە پێست ئەکا کە پەڵە دروست بێ و پەڵە تۆغ ببێ. هۆکارێکی تر تێکچوونی هۆرمۆناتە. ئەمەش هۆکارێکە کە وای لێ ئەکا پەڵە دروست ببێ. هەنێجار بەکارهێنانی هەنێ دەرمان کە ئەو کەسەلوانە هیچ کێشەیەکی نەبێ، بەڵام کە دەرمانەکە وەرئەگرێت و لەگەڵ یا هەتا و لێی ئەیات، لەم حاڵەتەیە پەڵە لەوانەیە دروست ببێت. هەنێجار بەکارهێنانی هەنێ کرێم و میکیاج کە ئەمانەش بەکاری لەگەڵ یاگەر هەتاوەکە لێ جاری کە پەڵە دروست ئەبێ. هۆکارێکی تر شوێنی بریناری سوتاوی یان شوێنی زیبکە کە ئەمانێت ئەمڕێ زۆر باویشە. دوای چاکبوونەوەی برینارێکە زیبکەکە لەو شوێنانەیە پێستەکە تۆغ ئەبێت و پەڵە دروستەکە. تر پەڵەکە لەوانێ بە ڕەنگێکی قاوەی باو بێ، ڕەساسی باو بێ، تۆختر بێ، لەمانەیە دروست ئەبێت. خۆی دەستکاریکردنی زیبکە باش نییە بە هەموو شێوەکانی. نابێت دەستکاری کرێت، چکە ئەو دەستکاریکردنە هەنێجار زیبکەکە قوڵتر ئەکاتەوە، چاکی ناکات. هەنێک کەس دائنیشێ خۆی ئەیتەقێنێ، بریناری ئەکا. هەنێجار ئەگەر بەکتریاکەی تیا بێت لەوانەیە بەکتریاکەش بگوێزێتەوە بۆ شوێنێکی تر، بەڵام ئەگەر بەکتریایەتیانە بێت بەمە ناگوێزێتەوە، بەڵام حاڵەتی زیبکەکە خراپتر ئەکا. لەبەرەوە دەستکاریکردنی زیبکە بە هەموو شێوەیەک ڕاز نییە. بەنسبەت دەم و چاوەوە هەچ کێشەیەکی هەبێت ئەبێ شتی پزیشکی بەکاربهێنرێ. و لە حاڵەتێکا کە ئەوێ میکیاج و یا شتێکە خۆی بیکڕێت لە بازاڕە، ئەبێ بە پێی پێستەکەی خۆی بێ. یەکێک بۆ نمونە کە زیبکە هەیە، یعنی ئەمە پێستەکەی چەورە. هەرچێکی بەکارهێنا، میکیاژەکەی بوو یا دژە هەتاوەکەی بوو یا هەر شتێک بوو کە ویستی بۆ پارێزگاری دەموچاوی بەکاری بێنێ، ئەبێ شتێ بەکاربێنێ هیچ چەوریتیانە بێ. لەوانەیە ئەوەی کە بەکاری ئەهێنێت مارکێکی زۆر باش بێ، باوەڕ پێکراو بێ، بەڵام لەگەڵ پێستەکەیان نەگونجێ. پێستێ چەور بێ و شتێکی چەوریشی لەبێ، ئەمە وای لێ ئەکا کونیلەی چەوریەکانی زیاتر دائەخا، چەورەکە زیاتر ئەبێ بەسەر پێستەکەی. لەم حاڵەتە ئەبێتە هۆی زیابوونی زیبکەکانی. ئەگەر زیبکەشی نەبێ، زیبکەی بۆ دروستە بێ. لەبەرەوە زۆر گرنگە ئەبێ هەمێکەمان کوالەتی باش بێ، دوو هەمن ئەبێ بە پێی پێستەکەی خۆی بەکاری بێنێت. وەڵای ئەو کێشەی ئێستا زۆرە، یعنی زۆربەی ڕۆژ کە خەڵک ئەیبینم ئەڵێ ئەوە لە پەیجەکانە دانرابوو، ڕیکلامی بۆ کرابوو، ئەڵێ لەبێ زیبکە لە ئابا، پەڵە لە ئابا، چرج لە ئابا. یعنی لە دنیاە شتێکی نییە ئەم هەموو شتە بە لە کرێمە کۆبوو بێتەوە.
بەکاری هێناوە نەک چاکی کردووە یا ئەو کێشەی بۆ باش کردووە بەڵکو کێشەی تری بۆ دروست کردووە لەبەرەوە هەموو شتێک کە بەکار ئەهێنرێ بێ ئەو کەسە بزانێ بۆچی بەکاری ئەهێنێ و ئەو شتێک کە بەکاری نەبێ بزانێ چی تایە ئایا ئەگونجێ لەگەڵ ئەو کێشەی کە خۆی بەکاری ئەهێنێ طبعا زۆربەی زۆری خەڵکی ئێستا ڕۆشنبیرە ئەزانێ بڵین زۆربەی زۆری چکە متابعەکە ئەزانێ چی باشە و چی خراپە توانێت بەپی ئەوەی لە لیفلێتی ئەو کرێمەیە ئەو شتێک کە بەکارێنێ بخوێنێتەوە بزانێ لەگەڵ پێستی ئەگونجێ یان ناگونجێ طبعا ئەمە زیاتر بۆ شەریکە باوەڕ پێکراوەکان و کەشتێکی باش و کوالیتێکی باش بێ ئەگەر نەیزانی ئەتوانێت ئیستیشارە بەیەکێکی شارەزا بکە یا بە پسپۆڕێکی ئەو بواری بکە تا بزانێ ئەمە چییە و باشترین شت هەیە ئەوەیە خەڵک لە خۆیەوە هیچ نەکڕێت با هەمووی بە سەرپەرشتی دکتۆرێک بێ یعنی هەچ کێشێکی بێ بە سەردانی پزیشک بکات ئەو کێشەکەی بۆ چاکان نەک لە خۆی بۆ شتێک بەکاربێنێ هەنێجار پارێکی ئەوەنە زۆریشی پێیاوە نەک چاکی ناکە بەڵکو کێشەکەی خراپترێکیش کردووە هەمانە بە شێوەی خاڵی سپی و خاڵی ڕەش دروستێنی ئەو کەسە خۆڵێ ئەڵێ دەموچاوم بە تایبەتێڵێ لە لای لوتم لەمانم ئەڵێمی خاڵی ڕەش دروستە بێ ئەمە شێوازێکە لە زیبکە ئەو خاڵانە چییە؟ کۆبوونەوەی چەوریەکە لەسەر پێست ئەگەر سپی بوو ئەوە کونیلەکە گیراوە ئێمە چەورێ سپێکە ئەبینین ئەگەر ڕەش بوو ئەوە کونیلەکە کراوەتەوە چەورێکە خۆی سپێ بەسکە کاتێتە سەر پێست ئۆکسجینی هەوا بەری ئەگوێ ئۆکسیدیش نەکات و ڕەش ئەبێت شێوازێکی ترمانێش زیبکەکان سوور دەرەچن یان کیمیتایە ئەمە بەهۆی ئەو بەکتریایی کە لەسەر پێستەوەیە ئەبێتە هۆی هەوکردنی زیبکەکان و ئەم ڕەنگە دروستەکە جۆرێکی ترمان هەیە وەکو کیز دەرەچێ ئەمانە شێوەک ئەمە لەو شێوەیە کەڵێن زیبکەکە زۆر قورسە لە قوڵایی یا دەرەچێ هەنێجار ئەم کیسانە دوای چاکبوونەوەش ئاسەوار و چاڵ و چۆڵی دروستەکە شەرنی ئەمە لە هەموو کەسێکە هەبێ هەنێکەیە لەوانەیە بەس نقطە ڕەش و سپەکانی هەبێ هەیە لەوانەیە سوورەکانی هەبێ یان ئەوەی کێمیتایە هەیە لەوانەیە هەر هەمووشی هەبێ ئەو شێوانی کە بڵین قورس ئەیگرێ هەمانە بە بەسیتی ئەیگرێ هەمانە مامناوەندە هەمانە زۆر قورسە لە تەمەنی دوای 11 ساڵی و ئیتر پێست بەرەو چەوربوون ئەڕوە لەبەرەوە زۆر زەڕورە پاک ڕابگیرێ چونکە هەتا پاک ڕابگیرێ و پشۆرێتۆ لەو چەوری ڕزگارت ئەبێ کە چەوری ڕژێنەکان دەریاوە هەتا نەشۆرێ و چەورێکە بمێنێتەوە وای لێکا کونیلەی چەورەکان بگیرێ و چەورێکە بمێنێتەوە زیبکە دروستکە کەواتە پاک ڕاگرتنی و شتنی زۆر پێویستە هەنێجار پێویستەکە هەنێ پاکەرەوەی تایبەت یان سابوونی تایبەت بەکاربێنێ کەوای لێ بکە چەورێکە بە ڕێژەیەکی زیاتر لا ببات طبعا چه هایدرەفیشەڵ یا ڕاکێشانیان ئیتر سافکردنی پێزان ئەچیزە زۆرەکە بۆ جوانکاری بەکارهێنرێ و بەم بۆ عیلاجیش بەکارهێنرێ بەڵام هەر یەکە تایبەتمەندی خۆی هەیە هەر یەکە بۆ شتێکی خۆی بەکارهێنرێ وەکو باسی کرد کچێکی تەمەنی 20 ساڵ یا 25 ساڵ پێویست بەوە ناکە دەموچاوی ڕاکێشێ ئەسڵ هەر بۆشی ناکەن چکە خۆی دەموچاوەکە ڕاکێشراوە تۆنگ و تۆڵە دانەکەوتۆکو یەکێکی 45 ساڵ و 50 ساڵ دابمانەوە بۆی ڕاکێشینەوە لەبەرەوە هەنێ جار هەیەڵێ ئەمە وای لێ بکەم بەڵام نەسیحەتیانەکەم بەڵێم تۆ پێسەکەت هیچ کێشەیەکی نییە یعنی خۆی تۆنگ و تۆڵە پێویست بەوە ناکە زۆربەی زۆریشان ئەوە قەناعەتەکەن هایدرەفیشەڵ ئەمیان بۆ پاکردنەوەی پێستە هەنێ جار بە تایبەتیانی پێستیان زۆر چەورە یا زیبکەیان هەیە حەزەکەن لە ماوەیەکی زۆر کورتە بڵین عیلاج بکرێت ئەوانە لەم حاڵەتە ئەتوانین هایدرەفیشەڵیان بۆ بکەین بۆ ئەوەی دەموچاوی لەو چەوریە ڕزگاری ببێت نیسبەتێکی زۆری لەو چەوری زیبکانی پێچاکەکرێت تەمان ئەمیش پەیوەندی بۆ ماوەداوانە هەیە کە بەکاری ئێنین هەم چەوری و زیبکەکانی کەمە بێتەوە هەم پێستەکەش بڵین والێکە کە ئازاتر خۆی دروستکاتەوە و لە هەمان کاتیشا پێستەکەش نەرم ئەکاتەوە پلازما تەوان ئەمە پلازما خراپی نییە چکە تۆ لە خوێنەکەی خۆتە وەری ئەگریت و چەند پرۆسیجەرێکی بەسەرە بڵین حازرکردنەکەی بە پرۆسیجەرێکی تایبەتە ئەو پلازمایە وەرئەگیرێت و هیهری ئەو کەسە خۆیتی و ئەکرێتەوە ژێر پێستەکەی ئەمە لە هەر شوێنێکە دابنرێت لەو شوێنەیە خوای لێ ئەکا خانەی پێستەکە ئازا ئەبێتەوە یعنی خۆی تازە ئەکاتەوە بۆ هەنێ هۆکار بەکاری ئەهێنین لە کچێکی گەنج وەکو باسێکی 25 ساڵە مەگەل لە حاڵەتێکا کە پەڵی هێ و پەڵەکانی ئەینات بێ بە عیلاج نەڕوە اینجا پلازما وەکو عیلاجێک بۆ پەڵەکان ئەتوانین بەکاربێنین بەڵام زیاتر کەوکو بۆ گەنجکردنەوەی پێست بەکار ئەهێنرێ و بۆ هەنێ وردە چرچی و ئەمانە بەکاربێنێت لەم حاڵەتەیە
زیاتر بۆ تەمەنی 2-30 ساڵ بەکاری ئەهێنین. زۆر بەداخەوە هیوایە خۆی ئەڵی گوڵە ڕسمێکێ بۆ ئەهێنێ ئەڵێ ئەمێ دەموچاو وەکو ئەوەی لێبێت. یعنی خۆی ڕەنگە سەدقاتی ئەو ڕسمەی کە هێناوێتی خۆی لەو کەسە جوانترە ئەڵێ ئەمەوێت دەمم وای لێبێ یا چاوم وا بۆ ڕاکێشە یا ڕوومەتم وای لێبێت. یعنی گوناحە بەڕاستی یعنی لەو تەمەنەیە هەنێ جوانکاری پێویست ناکە و هەچ کەسێکی شکلی خۆی یعنی تەنسیقترێکە شەرنێ هەموو کەسێ لە یەک کەس بچێەوە جوانی تیانامێنێ و بەڕاستی فکرەی جوانکاری کە لە دنیاە هەیە بۆ ئەوە نییە کە یەکێ بکرێ بە یەکێکیکە. جوانکاری بۆ ئەوەی ئەگەر شتێکی ناشرینی هەیە لە یەکێکە جوان کرێتەوە یان کەیکێک کەوتۆتە تەمەنەوە هەنێ شوێنی هەیە گۆڕانکاری تیا ڕوویاوە. بۆ نمونە جاران ڕوومەتی بەرز بێ سەر ڕوومەتی نزم بووە لەوەیە ئەگەر ئەو کەسە بێ تۆزێ ڕوومەتی وەکو جاران لێ بکاتەوە یان بەرچاوی چرج بووە پشتی چاوی داکەوت و بێ تۆزێ بەرزی کاتەوە وەکو 6 ساڵ لەمەوە پێشتری وەکو 5 ساڵ لەمەوە پێشتری ڕوومەت وشتی داکەوتووە یان ژێر چەناگەی داکەوت و بێ ئەمانە تۆزێ ڕێککاتەوە. نی جوانکاری بۆ ئەو شتانە کراوە بۆ ئەوە نەکراوە من ڕسمی هونەرمەندێ بێنم بڵێم وەڵا وەکو ئەوەی لێ بکرێت. ئەو پێ ناوترێت جوانکاری قەت لەگەڵ ئەوەیان نیم عنی نەک هەر پێسیان ئەیانوێت چاویان وەکو ئەو بێ دەمیان وەکو ئەوێ مع العلم ئەو کەسەی کە ڕسمەکەی بۆ هێناوەم یعنی کە سەیری ئەەکەی یەکسەر دیارە ئەمان ناچڕاڵ نێشتێکی سروشتی نییە. جا جوانی خەڵک لەوایە کە سەیرت کرد هەستکەی سروشتی خۆیەتی یەکێک کە سەیرت کرد حتا ئەگەر وەکو ڕسم کراوێ بەڵام کە سەیرت کرد ئەمە ڕوومەتی هەمووی فیلەرە دەمی هەمووی فیلەرە برۆی هەمووی ڕاکێشەوە جوانی تیان نامێنێ. یعنی لە طبیعی دەرەچێت کە خەڵکیش لە طبیعی دەرچوو جوانەکەی نامێنێت لەبەرەوە هەتا بکرێ بە تایبەتی گەنجەکان ینی سروشتەکەی خۆیان پێم وایە زۆر جوانترێکە لەو وەخت لەوەی کە بیکەن بە سەناعی. ئەگەر شتێکی تیا ناشرینە لە دەموو چاویە بە دڵینێ مەسەلا لوتی تۆزێ ناڕێکە ڕوومەتی تۆزێ ناڕێکە تۆزێ چاکی کاتەوە تۆزێ جوانکاریەکی تیا بکە بەڵام کە سەیرت کرد وە بزانی ئەو کەسە بە تەبیعی خۆی وایە شتێک زۆر باش بێت زۆر بە کەڵک بێ قەت ڕێکلامی ناوێت ڕێکلامی ناوێت چکە تۆ شتێ بەکارێت هێنا زۆر باش بێت تۆ بۆ وەڵی بۆ پێویست بەوە ناکە کرێمێک یەکێک ئەمە شتێکی تیجاریە یەکێک مقدارێ پارە وەرەگرێ ئەڵێ ئەم کرێمە بۆ ئەویتر ئەو مهم ئەوەی ئەو چەندێڕە بڵێ لەسەر ئەو کرێمە هەموو کەسێک کە شت بەکارێنێ ئەبێ بزانێ ئەوەی کە بەکارێن چی تایە و بۆچی باشە. بەکارهێنانی شت هەر لە خۆتەوە ئەمە زۆر زەرەری لێ ئەیە. ئەنی ئێستا یەکێک دەموچاوی هیچ مشکلەیەکی نێ دەموچایەکی بێگەردی هەیە چی بەکارهێنێ بۆچی بەکاری بێنێ